تەمووز مانگی خوێناوی لە عێراق. لە مانگی تەمووز داین و پلەکانی گەرما ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. گەرمای تەمووز یەکێکە لە دیارترین سیما دیارەکانی ئەم مانگا بۆ عێراق و هەرێمی کوردستانیش. لە مانگەدا پلەکانی گەرما لە عێراق دەگەنە نیوەی کوڵان. گەرمای تاقەت بڕووکێنیش بڕست لە خەڵک دەبڕێت. هاوشانی گەرماکەی تەمووز مانگەکە پڕە لە ڕووداوی گەرم و لە هەمان کاتدا خوێناوی بۆ عێراق. هەرکە مانگی تەمووز دێت، خەڵکی عێراق بیریان بۆ کوشتن و کودەتا و چەندین ڕووداوی ناخۆش دەچێت کە لە سەدەی ڕابردوودا بەسەر خۆیان و وڵاتەکەیاندا هاتووە. بە جۆرێک زۆرترین ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیە ناخۆشەکان و ڕووداوەکانی شەڕ و کودەتا و کوشتن لە عێراق لەم مانگەدا ڕوویانداوە. چەند ڕۆژێکی دیکە دەگەینە چواردەی تەمووز، ئەو ڕۆژەی کە بە کودەتای چواردەی تەمووزی 1958 یان شۆڕش ناو دەبرێت. هەرچەندە لەو ڕۆژەدا عەبدولکەریم قاسم و هاوڕێیەکانی بە ناوی ئەفسەرە ئازادی خوازەکانەوە کودەتایان بەسەر ڕژیمی پاشایەتی عێراقدا کرد و سیستەمی کۆماریان دامەزراند، بەڵام زۆرێک لە هاوڵاتیانی عێراق و شارەزایانی سیاسی و مێژووی دەڵێن بەڵاو نەهامەتەکانی وڵات لەو ڕۆژەوە دەستی پێکرد. چونکە عێراق لە سەرەتای دروستبوونیەوە تا ساتی ڕوودانی کۆدەتاکە و گۆڕینی ڕژیمی پاشایەتی بۆ کۆماری جۆرێک لە سەقامگیری سیاسی و ئابووری هەبووە. وڵات دوور بووە لە کێشە و مشت و مڕی ناوخۆیی. ئابووری عێراق لە گەشەدا بووە، بەڵام چواردەی تەمووز هەموو شتێکی تێکدا و تا دوای 5 ساڵیش عەبدولکەریم قاسم خۆشی بە هەمان دەرچوو کودەتای بەسەردا کرا و کوژرا. دواتر عەبدولسەلام عارەف بووە سەرۆکۆمار و ئەویش کوژرا. هەر لە مانگی تەمووزی ساڵی 1979 سەدام حوسێن بووە سەرۆکۆمار و قەیرانی خوڵ و شەڕ و نەهامەتی وڵاتی گرتەوە. سەدام حوسێن لە تەمووزی ساڵی 1979 دەسەڵاتی گرتە دەست و سیستەمێکی دیکتاتۆری بەهێزی دامەزراند. بە ئاگر و ئاسن کەوتە سەرکوتکردنی نەیارەکانی، تاکو ئەوانیش دوای نزیکەی 30 ساڵ لە دەسەڵات لابران و بەعسیەکان لەسەر دەستی ئەمریکا ڕووخان. وڵاتیشی چەند فەرسەخێک بردە دواوە و پشێوی و ئاشوبە وڵاتەکەی گرتەوە و وەک دەوترێت تا ئێستاش سەرنجامی ئەو بشێویە بەردەوامە کە مێژووەکەی وەک هاوڵاتیانی عێراق دەڵێن لە مانگی تەمووزەوە دەستی پێکرد.